بۆ وەرگرتنی بەرهەمی دانەوێڵی جوتیارانی کەرکووک سایلۆی شارەکە بەڕووی بارهەڵگرە دانەوێڵەکاندا کرایەوە. هیوا جوتیارێکی سنووری ناحیی شوانە هاتووە بۆ ڕادەستکردنی بەرهەمەکەی لەگەڵ ئەوەش پێی وایە ئەو نرخەی حکومەت بۆ تەنێک گەنم دیاری کردووە کەمە و بە گوێرەی خەرجی و ماندووبوونیان نییە. کێشەی ئێمە کێشەی پارە تاخیر نەکرێ پارەی فەلان خۆ تەزانی هەموو شتی بە قەرتێناوە داوای لە یەکەن شیمەیە بە زۆری جووتە گازە هەمووی زۆری قەرتە ئەتر دەڕاستێ ئەمە تقریبەن ئەگە پارەکەی لە کات خۆی بدەن فەلا کار ئاسانیە بۆ فەلا تۆزێ زوو پارەکەی بدەن کێشەی پاری نەبێ. وەزارەتی بازرگانی تەنێک گەنم لە جوتیاران بە نرخی 850,000 دینار وەردەگرێت. 4 سایلۆی وەرگرتنی دانەوێڵش لە سنووری کەرکووک هەن، دوانیان لە ناحیەی ڕیاز و دانەیەکیش لە قەزای حەویجە و سایلۆیەکیش لە ناحیەی تازە و سایلۆیەکیش لە نێوشاری کەرکووک کە بڕیارە 24 کاتژمێر کراوە بن بۆ وەرگرتنی بەرهەمی دانەوێڵە. مواقعنا مهيئة بشكل كامل في محافظة كركوك لاستيعاب الكميات. تەواوی سایلۆکانمان لە کەرکووک ئامادەن بۆ وەرگرتنی بەروبوومی ئەمساڵی جوتیاران. داوامی سایلۆکانمان بوونەتە 24 کاتژمێری. لێرەوە ئاسانکاری تەواو بۆ جوتیاران دەکەین تاوکو هەمان ڕۆژیش جوتیاران شایستەکانیان وەربگرن. یەکەم جارە لە مێژووی عێراقدا جوتیاران لە ڕۆژی ڕادەستکردنی بەرهەمەکانیان پارەکەی وەربگرنەوە. بۆ ئەو مەبەستە وەزارەتی بازرگانی بڕی 30 میلیارد دیناری بۆ کەرکووک ناردووە تا بدرێت بەو جوتیارانەی بەرهەمی دانەوێڵەکانیان ڕادەست بە سایلۆ دەکەن. كركوك من المحافظات المهمة عند الحكومة الاتحادية. کەرکووک لە پارێزگا گرنگەکانە بەلای حکوومەتی فیدراڵیەوە. بەرهەمیان پارێزگایە بە پلەی سێم دێت لە سەراستی هەموو پارێزگاکانی عێراق. پارەی پێویست بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران دابین کراوە. بۆ کەرکووک 30 میلیارد دینار ئامادەیە کە وەک شایستەی دارایی لەگەڵ وەرگرتنی بەروبوومەکە مافی جوتیارانی لێدەدەین. بە پێی ئاماری کۆمپانیای گشتی بازرگانی دانەوێڵە لە کەرکووک ساڵی ڕابردوو 193,000 تەن دانەوێڵە لە جوتیاران وەرگیراوە و پێشبینی ئەکرێ ئەمساڵ ڕێژەکە بۆ 350 تا 400,000 تەن بەرز ببێتەوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.